لە یەکێکی تر لە یاریەکانی ئەم هەفتەیەدا یانەی سەی سادق کە بەهۆی سزاکان یەکێتی تۆپی پێی کوردستانەوە یاریەکانی لە دەرەوە یاریگای خۆی ئەنجام دەدات لە یاریگای فەرماندەیی ڕوبەڕوو یانەی ئاشتی بوویەوە. لەگەڵ دەستپێکردنی فیکەی ناوبژیوان هەردوویانە بە هێرشکردن دەستیان بە یاری کرد، بەڵام یانەی ئاشتی سوود لە یەکێک لە هێرشەکان دەبینێ و لە خولەکی 5 دیلمان ڕۆکان گۆڵ یەکەم یانەکەی تۆمار دەکات. دوای ئەو گۆڵە یانەی سەی سادق باشتر بینران و بەهۆی فشارەکانیان بۆ سەر گۆڵی ئاشتی توانیان سەرکەوتوو بن کاتێک لە خولەکەکانی 7 و 15 دوو گۆڵیان لە ڕێگەی هاوکار جەمال و ساڵح موتڵەکەوە تۆمار کرد و گێم یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەمدا هەردوویانە بە بەهێزی دەستیان بە یاری کرد. یانەی ئاشتی هەموو هەوڵێکی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکەدا، بەڵام سەرکەوتوو نەبوو. لە بەرامبەر دەیانەی سەی سادق چەند بەرگری لە گۆڵەکەی دەکرد، بە هێرشی پێچەوانە و مەترسیداریش وەڵامیانی ئاشتی دەدایەوە، بەڵام هەردوویانە نەیانتوانی گۆڵی تر تۆمار بکەن و لە کۆتاییشدا یاریەکە بە سوودی یانەی سەی سادق کۆتایی هات و 3 خاڵی گرنگیشی بەدەستهێنا. ئێمە ئەمڕۆ یاریشی باشمان ئەنجامما لە ئاستی تیپەکە ڕازی بووینەوە، ئەوەی ڕایانە پێوتین تقریبان بە شێوەیەک لە شێوەکان توانیمان ئەنجامی بین، بەڵام بەهۆی دوو هەڵەی تاکە کەسی تقریبان گۆڵمان لێکراوە ژوای کرد شیرازی تیپەکەمان تێک چوو، بۆیە ئێمە لە دوای گۆڵەکانەوە تقریبان ئاسماناتە خوارەوە. نەخێر ئەمە لە سەرەتای کە دەستمان پێکرد زۆر بەخراپی دەستمان پێکرد و ئاسی یاریزانەکان هیچ جێگەی دڵخۆشی نەبوو، بەڵام لەگەڵاتنی کاخەسرەوە وردە ئاسی یاریزانەکانش بەرەو پێشەوە، بەڵام هێشتا مامانەوە لە کاخەسە و تێبگەن لە بەرەوەی مودەی شکەمە لەگەڵمانەیە. بەڵێ بێگومان سپاس بەخوا سەرەتا پیرۆزە لە هەمووان دەرە خۆشەویستەکانمان لە شارەکەی خۆمان کە ناتوانن لە یاریگا ئامادەبن. سپاس بەخوا ئەمڕۆ توانیمان خۆمان گەینە چوارگۆشەی زێڕین وەکو یەکەمی کۆمەڵەکە و ئێمە ئامانجی سەرەکیمان لە بەشداریکردنمانە سەرکەوتن بۆ چوارگۆشەوە. ئیشەڵا لەمە دووە ئەمانەوێت زیاتر خۆمانی لاکەین بۆ بتوانین بگەین بە خولی نابی شاڵ. بەڵێ بێگومان خولی پلێک خۆی بۆ خۆی قورسە بۆ هەموو لایەک، بەڵێ بۆ یانەی ئێمەش ئەبێ باش خۆمان ئامادە بکەین و ئامادەکاری باشتر بکەین و لە پێویستمان بە یاریزان بێ بێنین بۆ چوارگۆشەی زێڕین. بۆ بردنەوەی یانەی سەی سادق بە کۆکردنەوەی 20 خاڵ لە 6 بردنەوە و 2 یەکسانبوون و 1 دۆڕاندن بە یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەی یەکەم سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو. یانەی ئاشتیش بە 10 خاڵ لە پلەی چوارەمی کۆمەڵەکەیدایە بە 3 بردنەوە و بەرامبەربوونێک و 5 شکست. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.